بەڵێ بەڕێزان دیارە تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان بریتیە لە ژینگە و لێپرسراوەتی کە ئێمە میوانێکمان هەیە لێرە هەروەها ئێمە لەم تەوەرەیە باس لە ژینگە دەکەین ئایا چۆن پارێزگاری لە ژینگە بکەین هەروە ئەو ڕێکخراوانە ئیشیان چییە لە ژینگەیە چیان کردووە بۆ ژینگە پێم وابێ هەمومان پێویستە کە پارێزگاری لە ژینگە بکەین تۆش پێدوانێ بەدڵنیاییەوە دیارە بەو پێی هێوار ئێستا زۆربەی ئەو ڕێکخراو و چالاکوانانەی لە هەرێمی کوردستان هەن بەردەوام بانگەشەی ئەواکەن داوای ئەواکەن کە هۆشیاری پاراستنی ژینگە زیاتر بێت و هەر یەکێک بەپێی ئەزمموی خۆی بەپێی بیرۆکەکانی خۆی هەوڵ ئاات لە ڕوویەکەوە پارێزگاری لە ژینگە بکات ئەمڕۆ بەڕێز سەروەر قەرەتاغی پارێزەری ژینگە هەروەها سەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان لەگەڵمانە بێت و لەگەڵ ئەو گفتوگۆیەکی زیاترەکەین کاکسەرۆر بەخێر بێت خۆشحاڵین سپاس بۆ تۆ بەر لەوەی دەست بە گفتوگۆکانمان بکەین دیارە هاوکارانم سەبارەت بە چالاکیەکی بەڕێزت راپۆرتێکیان بۆ ئامادە کردوین خۆشەویستانی مە سەرەتا بینەری راپۆرتەکە بین دواتر لەگەڵ کاکسەرۆر گفتوگۆی زیاترەکەین لە کاتژمێر حوتی بەیانیەوە بەجلێکی تایبەت و تەرازوویەکی دادپەروەری لە دەربەنی خانەوە بۆ سلێمانی بەڕێکەوتووە ئەم ژینگە پارێزە لەم ڕێگایەوە دەیەوێت سەرجەم ئەو کەسانەی کە تاوانیان کردووە بەرامبەر ژینگە بەر لێبردنی گشتی کەوتون سزا بدرێن. ئێمە خەڵکانێکین بەڕاستی لە ماوەی 8 ساڵی ڕابردووە هەموو ژیان و کاتی خۆمان تەرخان کردووە بۆ کەیسی ژینگە و بە دڵنیاییشەوە دەیڵێم ئێستا ئەوان یعنی ڕیسەکان لێکردینەوە بە خوری وەکوگەوەی کە کورد دەڵێ واتە هێناینەوە سەر سفر بەڵام ئێمە کۆڵ نادەین بەڕاستی هەم دیسان ئێمە ڕێگەی دادگا دەگرینەوە بەر و ئەو کەسانی کە تاوانی ژینگەی ئەنجام دەدەمێت دەبێت ڕوبەڕووی سزا بکرێنەوە و دەبێت دادپەروەری بۆ سروش بەدی بهێنرێ ئەوەی کە بەسەر شانی منەوەیە پێناسەی نادادپەروەری دەکات لە وڵاتە پێناسەی نادادپەروەری ئەکات بەوەی کە هێز و پارە لە ینی نەهاوسەنگی دروست کردو بەرامبەر گۆی زەوی وەک دەیبینن کە ئێسم تایان قورسرە لە تاقەی تریان بۆیە ئەم هەوڵەی ئێمە خەڵکانێکی خاوەن بە ئیرادەین و بە دڵنیاییشەوە بێهیوان نابین و بە ئیرادەی خۆمانەوە چۆن لە ڕابردووە کارمان کردو ئێسش بە هەمان شێوە کارەکەین یەکەم کاریشمان ئەوە ئەبێت کە لە سبەین ئێمە وانەی ژینگە پارێزی ئەڵێنەوە بە بۆ کەسانی کە ئەندام پەرلەمانن. لە سنووری پارێزگای سلێمانی 300 کەیسی فەرمانگەی ژینگە کە 37 کەیسی ناوچەی تەنجەڕووی شارەکەی و بەر لێبوردنی گشتی کەوتون ئەمە لە کاتێکدا ژمارەیەک لە هاوڵاتیان سزا دەدرێن کە تاوانیان نەکردووە. ئەو یاسایانەی کە دادپەروەری بۆ سروش بەدی دەهێنن نەک ئەو یاسایانەی کە بەخواست و بە ئارەزووی ئەو کەسانی کە خاوەندە سەڵاتن جێبەجێ دەکرێت و لە پێناو بەرژەوەندی ئەوان جێبەجێ دەکرێت نەک لە پێناو ئەو کەسانەی کە خاوەنی پارە نین و خاوەنی هێز نین واتە لە دژی ئەوان جێبەجێ دەکرێت و لە قازانجی ئەو کەسانی کە خاوەن هێز و خاوەن سەرمایەن. هەروەها وتیشی دەبێت ژینگە ببێتە برسێکی گرنگ تا سەرجەم دەسەڵاتداران تێبگەن کە هیچ وڵاتێک بەبێ بوونی ژینگەیەکی تەندروست هاوڵاتی تەندروستی نابێت. فریشتە مەحموود، کورنیوز، سلێمانی. بەڵێ حتمما بینیمان ڕاپۆرتەکە کە لە ڕاستیە شتێکی جوان بوو من بەجددی سەرسامی بووم من گفتوگۆکەم لەگەڵ میوانەکەمانە حتمما پێکەوە گفتوگۆی لەگەڵاکەین کاک سەروەر ئەمەوێت لە سەرەتاوە دەست پێ بکەم ئەم بیرۆکەیەت لەکوێوە بۆ هات یعنی بۆچی ئەم بیرۆکەیە دیارە ئێمە وەکو پارێزەرانی ژینگە هەمیشە مانەوێت بۆ گەیاندنی پەیامەکانمان ئەو ڕێگایانە بگرینە بەر کە لەسەر ئێمە کەمترین خەرجی ئەوێت و لە هەمان کاتا گەورەترین پەیامیش دەگەیەنێ بۆیە ئێمە زۆر جار لە کارەکانمانە قورسترین ڕێگاکان ئەگرینە بەر بەو مەبەستەی کە بتوانین گەورەترین پەیام بگەێنین بە کەمترین کات و بە کەمترین خەرجی هەر لەبەرەوەشە ئێمە ئەو ڕێگەیەمان گرتە بەر و لەلایەن بەشێک لە میدیاکانیشەوە فۆکسی خرایە سەر و بایەخی تەواوی پێدرا و بە کەمترین کات و بە کەمترین تێچوش ئەو پەیامەی کە ئێمە هەمان و پەیامەکەمان گەیان بەلایانی بەرپرس بۆیە ئێمە بەڕاستی دەیڵم ینی من دوێنێ جگە لە خۆ من تیمێکی ترم لەگەڵا بووین لە پشتی منەوە ینی هاوکاری من بوون ینی ئەو ڕێگە دوور و درێژەمان گرتووەتە بەر زۆر ئێمە ماندوو بووین بەڕاستی لە ڕێگا ینی ئێستا من توانای ڕۆشتن زۆر بە زەحمەت ینی ئەتوانم بە ئاسانیانی ڕێ بکەم بەڕاستی بەڵام ئەمەش تەنها لە پێناو گەیاندنی پەیامەکانی ژینگەیە چونکە پەیامی پاراستنی ژینگە زۆر لەوە زیاتر ئەهێنێت کە ڕێگەی قورستر و درێژتری بۆ بگرینە بەر. بەڵێ کاتە کاک سەروەر سەرچاوی بیرۆکەکەی تۆوە لە چیەوە دروست بوو؟
وەڵا وەک ئاماژەم پێکرد ینی سەبارەت بەوەیە کە ئێمە بتوانین ڕێگە قورسەکان بگرینە بەر بۆ گەیاندنی پەیامەکان بەڵام دیارەوەش لە دوای ئەوە گەڕایەوە کە لە کۆتایی ساڵی 2017 لەلایەن پەرلەمانی کوردستانەوە یاسای لێبوردنی گشتی دەرچوو دیارە لەو یاسای لێبوردنی گشتیە سەرجەم ئەو کەیسانی کە کەیسی ژینگەن کە ئێمە ساڵانێکی زۆرە کە ژیان و کاتی خۆمان بەڕاستی بۆ تەرخان کردەوە خەڵکانێکی تری وەکو ئێمەش بە هەمان شێوە ژیانی خۆیان بۆ تەرخان کردەوە بۆی لە ڕێگەی دادگاکان و داواکاری گشتی و فەرمانگەی ژینگەکان و ئەمانەوە دۆسیە دژی ئەو کەسانە بکرێتەوە کە سروش پیس دەکەن و دەیشێوێن و تێکی ئەدەن بەڵام بەهۆی ئەو یاسای لێبوردنی گشتیەوە کە لەلایەن پەرلەمانەوە دەرچووە سەرجەمی ئەو کەیسانە هەمویان بەر لێبوردنی گشتی کەوتون و ئەوانش تریشی کە ماوەتەوە چەند کەسێکی کەیە ئەوانیش بە هەمان شێوە لەم ماوەی لێبوردنی گشتی کە ماوە بەر ئەو لێبوردنە دەکەوێت. کاتە ئەو کەیسی کە ئێستا لە دادگایە کاکسەروەر ئەگەر بکرێت زانیاری ورتر سەبارەت بەم بابەتە بزانین چۆن دەستی پێکرد و ئێستا گەشتۆتە چ خۆناگەک. بەڵێ دیارە کەیسەکان کەیسی هەمە جۆرن لە هەر یەکێک لە ڕەگەزە ژینگەیەکانی ئاو هاو خاک و زیندەوەر و ئاژەڵ و باڵندەکان ینی خۆیان دەبیننەوە کەیسەکان ینی دەتوانین مەسەلەن بەداخەوە ئێمە لە باشووری کوردستان ینی ناوەندێکی تایبەتی ژینگەیمان بە ئامار نییە بۆ ئەوەی کە ئەم ئامارانە بە دەقیق بخاتە ڕوو بەڵام بەو پێی بەدەچوونەی کە ئێمە کردومانەوە و ڕێکخراوەکەمان توانیمان ئەو زانارێ بەدەست بخەین کە تەنها لە سنووری پارێزگای سلێمانی لەلایەن فەرمانگەی ژینگەی سلێمانیەوە زیاتر لە 300 کەیسی ژینگە داخراون کە لەناو دادگاکانە دۆسی لەسەر کراوەوە داخراوە لەم 300 کەیسە 37 دۆسییان تایبەت بوون بە ناوچەی تانجەرۆ تەبەن ناوچەی تانجەرۆ ناوچەیەکی کارەساتباری ژینگەیە و هەرچەندە ئەم ناوچەیە لە ڕووی ڕوبەرەوە بچووکە ینی ئێمە ئەگەر مەسەلەن تەنها لە ناوچەی تانجەرۆ کە ناوچەیەکی ڕوبەر بچووکە ئێمە 37 کەیسی ژینگەیمان هەبێ پرسیارەکە لێرە ئەوەیە کە ئێمە ئامارەکەمان لەبەردەست نییە ئەبێ لە شارەکانی دوهۆک و هەولێر و کەرکووک و ئیداری گەرمیان و پارێزگای هەڵەبجە و ڕاپەڕین ئەبێ ئەو کەیسانی تر چەند بن بۆیە بە دڵنیاییەوە کەیسەکان ژمارەیان زۆرە کە بەر ئەو لێبوردنە گشتیە کەوتون و جۆری کەیسەکان ئێمە مەسەل لە پیسبوونی ئاوا هەمانە بۆ نمونە ئەو کارگانی کە لە ناوچەی تانجەرۆ ژینگەی ئەو ناوچەیە پیس دەکەن ئەبن بە هۆکار بۆ ژەهراویکردنی ئەو ئاوە دواتر ئەم لقەی تانجەرۆ دەڕژێتە ناو بەنداوی دەربەندیخانەوە و خەڵکی دانیشتووی دەربەندیخان لەو ئاوە دەخۆنەوە و خەڵکی خواروی دەربەندیخان و با بڵێن ناوچەکانی تری عێراق کە خواروی عێراق دەکا یان لە دەرەوەی هەرێمی کوردستان خەڵکیش لەو ئاوە دەخواتەوە و وڵاتانی دراوسەی تری لە خواری عێراقیشەوە بە هەمان شێوە سوود لەم سەرچاوە ئاوێ وەردەگرن بۆیە بەمانایەک ئێمە ئەندام پەرلەمانەکان کە خۆیان بە نوێنەری گەل ئەزان و ئێستا ماوەکەی خۆیان بۆ خۆیان درێژ کردوێتەوە مافی ئەویان نییە کە بە هیچ جۆرێک ئەم کەیسانە بەر لێبوردنی گشتی بخەن چونکە ئەوان بەس بە تەنها لێرەوە ئاماژەم پێکرێگە خۆیان بە نوێنەری باشووری کوردستان بزانن ئەکیە نوێنەرایەتی خەڵکی عێراق دەکا کە لەو ئاوە دەخواتەوە ئەکیە نوێنەرایەتی خەڵکی خواروی عێراق دەکا کاتێک کە لەو ئاوە دەخواتەوە ئەمە تایبەت بە کەیسی ئاو کە کەیسەکانی ئاویش زۆرن بەڕاستی و جیاواز لەوە مەسەرم بۆ نمونەیەکی کەمان هەیە کە لە ناوچەی پێنجوێن لەوانە یەک هاوڵاتی 170 درەختی بە تەمەنی بڕیوەتەوە ئەم هاوڵاتیت بەر ئەو لێبوردنە گشتیە کەوتووە یعنی بێمە بۆ خۆمان پێمان وایە کاتێکە تۆ بۆ خۆت درەختێک بریندار ئەەکەی کاتێکە درەختێک دەبڕیتەوە بەڕاستی پێمان وایە وەکو ئەوی ئینسانێک بریندارکەی وەکو وایە کە تۆ بەشێک لە جەستەی مرۆڤێک ببڕیتەوە بۆیە 170 درەخت ئێمە بە 170 مرۆڤی دادەنین و زیاتر لەوەش چونکە درەختێک توانای ئۆکسجینێک دابینکردنی ئۆکسجینێکی زۆری هەیە بۆ چەندین مرۆڤ و لەگەڵ ئەمە ئێمە جگە لەم کەیس ئێمە بۆ نمونە ینی حاڵەتی کەمانێ مەسەلەن تەنکەرەکانی گواستنەوەی نەوت لەو شوێنی پاڵاوتگانەی کە با بڵێن نەوت دەرەهێنن و لە ڕێگەی ئەو تەنکەرانەوە دەگوازرێتەوە بەشێک لەو تەنکەرانە وەرگەڕاون بۆ نمونە تەنها لە سنووری قەزای دەربەندیخانە کە یەکەم شوێنە لە باشووری کوردستان زۆرترین ژمارەی وەرگەڕانی تەنکەری تایە بە تەنها لەو سنوورە لە ماوەی 4 ساڵی ڕابردووە زیاتر لە 45 تەنکەری گواستنەوەی نەوت وەرگەڕاون ئەمە ئامارە و ئەم 45 تەنکەر هەر تەنکەرێکیان 36,000 لتر نەوت هەڵ ئەگرێ و هەر دڵۆپێک نەوت کە تێکەڵ بە ئاو یانی توانای پیسکردنی 1000 لتر ئاوی هەیە و هەر لیترێک توانای پیسکردنی 1 ملیۆن لتر ئاوی هەیە بۆیە ئەگەر 36,000 لتر نەوت کاتێکە ڕژابێتە ناو خاکەوە و لە ڕێگەی باراناوە شۆرابێتەوە چوو بێتە ناو ئاوی بەنداوی دەربەندیخانەوە ئەمانە بە هیچ جۆرێکشانی لێبوردن نین و ئێمە لە ساڵەکانی ڕابردووە بینیمان کە بەشێکی زۆری ئەو ماسیانە مردن بەهۆی پیسبوونی لقی تانجەرۆ و بەهۆی پیسبوون ڕژانی ئەو نەوتەیە بۆ ناو ئەو پیسبوونی ئەو سەرچاوە ئاویانەیە بەگشتی و چەندین کەیس و نمونەی ترمان هەیە کە ئەمانە هەمویان پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیان و تەندروستی مرۆڤەوە هەیە و بە هیچ جۆرێکی شایانی لێبوردنی گشتینی بەڵێ کەواتە ئەم داواکاریانەی کە بۆ نمونە ئێستا ئێوە لە دادگا هەتانە بۆ نمونە ئەم کەیسانی کە ئێستا لە دادگان ئایا چاوەڕوانی
وانیەوەی لێکرێ کە دادگا وەڵامێکی جدی هەبێ یاخود کارێکی جدی لەسەرم کەیسانە بکات؟ والله من وەک لە سەرداش ینی ئاماژەم پێکرد ئێمە هەوڵی زۆرمان بۆدا بۆ ئەم بوارە بەڕاستی قوربانی زۆرمان داوە ینی لەم پێناوە ئێمە ڕوبەڕووی هەڕەشە بووینەتەوە کاتێک کە مەسەلەن بۆ نەبەرهەڵستی کەسێکمان کردو کە تێکدەری ژینگە بووە و لەگەڵ ئەوە لەگەڵ خودی دادگاکان خۆیان ئێمە کەوتونەتە کێشە دۆسییان لەسەر جوڵاندوین گرتوونیان لەسەر ئەم بابەتانە واتە بە کورتی ئێمە قوربانی زۆرمان داوە بۆ ئەوەی ئەمانە ببن بە دۆسیە و ینی ئەم سکاڵانە بجوڵێن و ببن بە دۆسیە و لەناو دادگاکاندا هەبن بەڵام ئێستا بەهۆی ئەم لێبوردنە گشتیەوە سەرجەم ئەم قوربانیانە ئێمە هەمووی بە فیرۆ ڕۆشتەوە واتە ئێمە چەندێک هەوڵمان بۆ داوە هەموو هەوڵەکانمان سفر کراوەتەوە واتە ئێمە وەک وایە کە ئێمە هیچ شتێکمان ئەنجام نەدابێ ینی بۆ پێمانە چونکە ئێمە هیچ بەرهەمێکمان لەمە بەدەست نهێنا یعنی ئەو کەسانی کە وەک ئاماژەم پێکرد کە سەرپێچی یاسا و ڕێنمایە ژینگیەکانیان کردووە ئەوە تا سزا نادرێن ینی بەر لێبوردنە گشتیەکە دەکەون و تاو لە کاتێکانی ئێمەمان بیر نەچێت دەرکردنی ئەم یاسای لێبوردنی گشتیە دژی ڕێکەوتن نامە و پەیمان نامە نێو دەوڵەتیەکانی تایبەت بە ژینگەیە کە لە جیهانە ینی ڕێکەوتن نامەی بۆ کراوە پەیمان نامەی بۆ کراوە کە دەرچووە بۆیە ئەمەی کە لەلایەن ئەم پەرلەمانی کوردستانەوە کراوە بە دڵنیایەوە دژی ئەوەیەوە دژی ئامانجی ڕێکخراوە ژینگەیە بەڵێ کەواتە کاک سەروەر ئێوە بۆ پێی کە ئێستا ئەم کەیسانەتان جوڵانوە هەروەها کار لەسەر ئەم بابەتاناکەن ئێوە کار لەسەر ژینگاکەن کە دواتر سوودەکەی بۆ هەمومانە سوودی بۆ تەندروستی و بۆ کۆمەڵێک لایەنی دیکەی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە تا چەند لایەنەکانی دیکە بۆ نمونە ئەو کەسانی کە پارێزەرن ئەو کەسانی کە لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کارەکەن یاخود ڕێکخراوەکانی تری ژینگەش هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی بۆ نمونە پشتگیری ئێوەکەن تەژی ئێوەکەن لەسەر ئەم کارانەتان وڵات دیارە ئەوەی کە هەیە ینی ئەو کەسانی کە لە بواری ژینگەم ڕێکخراوەکانی بواری ژینگە لە باشووری کوردستان کەمن و هەموو کەسانەشی کە وەکو پارێزەری ژینگە کار دەکەن بە هەمان شێوە کەمن و ئەتوانین بڵێن خەڵکی ئەو بوارانەی تریش بەڕاستی زۆر جارەیە فریای بوارەکەی خۆشیان ناکەون بۆیە ڕەنگە من ناتوانم پاسا بۆوان بێنمەوە کە بۆ نایان مەسەلەن بۆ هاودەنگی ئێمە زۆر جارەیە وەکو پارێزەری ژینگە هاودەنگی چالاگوانەکانی بواری مافی مرۆڤین هاودەنگی چالاگوانی بوارەکانی ترین بەڵام هاودەنگی بۆ ئێمە کەمە ینی بەداخەوە من نازانم ینی بۆ جۆرەیە بەڵام قسەکە من تەنها لێرە ینی و پەیامە دەگەێنم پارێزگاریکردن لە ژینگە ڕقەمیەکە یعنی ئێمە هەرێکێک لە ڕەگەزە ژینگەکانی ئاو هاو خاک و زیندەوەرانمان ڕوبەڕووی مەترسی ببێتەوە مرۆڤایەتی بە کۆی گشتیەوە ڕوبەڕووی مەترسی دەبێتەوە هەموو بوارەکانمان ڕوبەڕووی مەترسی و مەرگ و لە ناوچوون دەبێتەوە بۆ ئێمە یەکەم هەنگاومان دەبێت ژینگە بپارێزین و هەرێکێک لای خۆمانەوە ژینگە پارێز بین ئەو کاتە دەتوانین کار بۆ بوارەکانی تر و گرنگیتان بە بوارەکانی تر بکەین باشە لە پرۆژەی دواترتانە بەتەمای چینی هەنێ جگە لەم پرۆژانەی کە پێشووتر هەتان بووە یاخود ئەم پرۆژەی کە دوێنێ بینیمان لە ڕێگە لە دەربەنی خانەوە هاتووی بۆ ئێرە ئەتەمان چی بکەن ینی چی ئەکەن بۆ ئەوەی ژینگە زیاتر بپارێزن ئێمە ڕێکخراوی سروشتی کوردستان ڕێکخراوێکین لە 5/6 ساڵی 2017 دامەزراوین و 5 ژنێرایەتی سەرەکیمان لە شارەکانی سلێمانی و پارێزگای هەڵەبجەی شەید و گەرمیان و ڕاپەڕین و دەربەندیخان هەیە سەرجەمی ئەو ئەندامانی کە لە ناو ڕێکخراوەی ئێمە کار دەکەن بە خۆبەخشی کار دەکەن و سەرڕای ئەوەی کە ئەندامەکانی ئێمە خۆبەخشن پارەی باخەڵی خۆمان ئێمە بۆ کارکردنی پاراستنی ژینگەوە کارکردنی ڕێکخراوەکەمان دەرەهێنین بە هیچ جۆرێک و ئێمە لەم بوارە هەوڵەکانی خۆمانەوە چڕ کردوەوە بەبێ پلانێکی ساڵانە ئێمە کار و چالاکی ئەنجام دەین وەک ئەوەی کە ئاماژەم پێکرد بە کەمترین کات و کەمترین خەرجی گەورەترین پەیام دەگەێنین بۆ ژینگە و لەم بوارەشا ئێمە چالاکی جۆرا و جۆرمان نواندووە بەڵام ئێمە ئێستا زیاتر ئیشمان لەسەر ئەم لایەنەیە کە یا ئەم دەرکردنی یاسای لێبوردنی گشتیە چونکە ئێمە وەکو پارێزەرانی ژینگە گەیشتوین بۆ باوەڕەواتە ئەزمموی کارکردنمانەوەی نیشانداوە ئەگەر ئێمە بمانەوێت تاکی ژینگە پارێز دروست بکەین دەبێت لە دوو ناوەندی گرنگەوە ئێمە ئیشی لەسەر بکەین ناوەندێکیان باخچەی ساوایانە و ناوەندێکی تریشیان جێبەجێکردنی ئەو یاسایانەیە کە بۆ پارێزگاریکردن لە ژینگە دەرچوونیان هەموارکردنەوەی بەشێک لە یاسایانش ئەگەر تێبینی لەسەر بێواتە باخچەی ساوایان پەرلەمان و دادگاکان لەم ڕێگەیەوە ئێمە دەتوانین تاکی پارێزەری ژینگە دروست بکەین بە هەموو واتایەک بۆیە بۆ ئەم بابەتێکی زۆر گرنگە بەلای ئێمەوە و ناشمانەوە بەڕاستی یعنی هەروە بە ئاسانی تێپەڕێت ئەوەشی کە ئێمە بەلامانەوە گرنگە ئەوەیە کە یەکەم لەم بابەتە ئێمە ڕای گشتی لێ ئاگدار بکەینەوە کە نوێنەرەکانی ئەوان لە پەرلەمان هەڵەیەکی زۆر گەورەیان کردو و ئێمە بە کارەسات بەڕاستی ناوی دەبین هیچ کۆنتاکتێکتان لەگەڵ لیژنەکانی بۆ نمونە ژینگە لە پەرلەمانی کوردستانە هیچ کۆنتاکتێکتان هەیە یاخود سەتان لەگەڵ هیچ ئەندام پەرلەمانێک کردووە بۆ ئەوی
بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە؟ والله تازە ئەو بوو بە یاسا ینی بە ئەستەمە بەڕاستی کە ئەوە هەموار بکرێتەوە و ئەستەمیش ئەوەی کە ینی گۆڕانکاری تیا بکرێت چونکە ئێستاکی ئەوانی کە بۆ نمونە ینی تۆمەتبار بوونیان تاوانبار بوون کەیسەکانیان داخراوە ئەوە بۆ بەڕابردوو بەڵام بەدڵنیاییەوە ئێمە پەیوەندی بەهێزمانیانی لەگەڵ لیژنەی ژینگە و تەندروستی لە پەرلەمانی کوردستانە هەیە و پێشتر ئەوان سەردانی ئۆفیسی ڕێکخراوی ئێمەیان کردووە ئێمە بەردەوام لە پەیوەندیا بووین و کێشە گرفتەکانمان بۆ گواستونەتەوە بەڵام ئەم بابەتە بەڕاستی بابەتێکە ینی هەر بۆ خۆی دەڵێ ژینگە و تەندروستی لیژنەکان ناوی ئەوەیە ئەگەر ژینگە بەلای ئەوانەوە گرنگ بواە بە دڵنیایی و لیژنێکی تایبەتیان بۆ دادەنا بە دڵنیاییەوە کاری زۆر گرنگیشیان بۆ ئەنجام دەدا بەڵام بە دڵنیایی من دێڵم بەلای ئەوانەوە گرنگ نییە وەنی بایەق بە تەندروستی دەدرێوەندە بایەق بە ژینگە نادرێت لە کاتێکە ئەگەر ئێمە هەموو هەوڵەکانمان بۆ پاراستنی ژینگەت چڕ بکەینەوە بە دڵنیاییەوە ئێمە پێویستمان بۆ نابێت ئەوەندە هەوڵ بۆ تەندروستی یعنی من چەند نمونەیەکی بەسی دێسێم خۆم لە دەربەندیخان دادەنیشم ینی بەشێک لەو خەڵکی کە ئێمە دانیشتی و شارین بەشێکی زۆری تووشی نەخۆشی شێرپەنجە بووە باشە با بپرسیم بزانین هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە چییە بەبێ نوێترین راپۆرتی ڕێکخراوی WHO کە ڕێکخراوی تەندروستی جیهانیە ئەو ئاماژە بۆ کات کە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان بۆ توشبوون بە نەخۆشی شێرپەنجە پیسبوونی ژینگەیە ئێ باشەوە تا ئێمە وەکو پارێزەرانی ژینگە چەندین ساڵە ئێمە لەم بوارە هۆشیاری ئەدەین زەنگی پیسبوونی ژینگەمان لێداوە بە خەڵکی دەڵێن بە حکومەت دەڵێن بەڵام لەگەڵەمە ژینگە ناپارێزرێ بەڵام سەیری نەخۆشخانەی هیوا و سەیری ئەو نەخۆشخانەکانی ترمان بکە هەمویان پڕن لە نەخۆشی وەکو نەخۆشی شێرپەنجە و نەخۆشەکانی تری نەخۆشی تری کوشندە و بەشێک لەو منداڵانی کە بەڕاستی لەدایک دەبن کۆمەڵێک منداڵ دەرەچن کە منداڵێکی ئیفلیج بن منداڵێکی نەخۆش بن ئەمانش بە هەمان شێوە ینی هۆکارەکانی هۆکاری پیسبوونی ژینگەیە جا بۆ ئەوەی ئێمە تووشی بەڕاستی نەخۆشی شێرپەنجە نەبین بۆ ئەوەی ئێمە منداڵەکانمان تووشی نەخۆشی ئیفلیجی نەبێ پێویستە هەمومان پێکەوە وەکو حکومەت وەکو پەرلەمان وەکو هەموو تاکەکان چکە لە دوجارە ئەمە ژینگە هیچ سنوورێک ناناسیە سنووری هەموو جیهانی تێپەڕاندووە باشە سنووری وڵاتەکانی تێپەڕاندووە و بۆ پرسێکی جیهانیە بۆیە بە دڵنیایی ئێمەش ناکرێت لە باشووری کوردستانە تەنها شتەکان قەتیسکەینەوە لە بینایەکی پەرلەمانە ئەو ئەندام پەرلەمانانی کە خۆیان دەنگیان داوە بەو یاسایە ئەو کەسانیان بەرەو لێبوردنی گشتێک کردووە بە دڵنیاییەوە دەیڵێم یەکەم زەرمەندی یەکەم خودی خۆیانن و دووەم جار خێزانەکانیانن و سێم جار خودی ئەو کەسانن کە ئەوان ئەمڕۆ نوێنەرایەتیان دەکەن یعنی من زۆر بەلامەوە سەیرە بۆ ناشمێ بەڕاستی لە دوانەکەم چێتە قاڵبێکی لە دوانی سیاسیەوە بەڵام ئەمە حەقەوە دەبێ بوترێت بەڕاستی من بەلامەوە سەیرە چۆن ئەندام پەرلەمان کە خۆی بە نوێنەری خەڵک بزانێ دەنگ بە کەیسێک دەدا کە ئەم دەنگ بە یاسایەک دەدا کە ئەم یاسایە ژیانی تاکەکانی بخاتە مەترسیەوە هیوادارم هەرێکێک لەو ئەندام پەرلەمانانە چۆن ئێمە ڕێی خۆمان دەخێنە ڕوو ئەو ئەندام پەرلەمانە ڕێیان هەبێ و بتوان وەڵامی ئەو پرسیارە بدەنەوە کاک سەروەر سەبارەت بە چەند بابەتێک کە باست لێوە کرد بۆ نمونەتانجەڕۆ یاخود هەندێک بابەتی دیکە کە بوونەتە هۆکاری پیسبوونی ژینگە ئەمە هەمووان ئەزانین بۆ نمونەیە بە شوێنێکە ئەم هەموو پاشەڕۆ و پیسی لێ فڕێ بدرێت بێگومان کێشەی زۆر لە ڕووی تەندروستیەوە بەمان دروستەکە ئەمە بە شێوە ئامەکەی بەڵام ئەهە بۆ نمونە هیچ سنتەرێک هیچ لایەنێ هیچ کەسێک هەیە بێت توێژینەوەیەکی زانستی لەسەر زیانەکان و کاریگەریەکانی بۆ نمونە ئاوی تانجەڕۆ بکات کە زیانی لەسەر تەندروستیمان چیە بێت و کاریگەری لەسەر ژینگە چی دروست دەکات خۆی چەند شتێکی ئێمە یەکەم شتیان ینی بەڕاستی دەیڵێم ینی بایەخ نەدانی ئەوەی کە هەیە لە کوردستان هەوڵە تاگلایەنەکانە باشە ئەو هەوڵانەیە کە خەڵکانی خۆیان بە خەمخۆری ئەم بوارە دەزانن و وە لە گرنگی و لە هەستیاری ئەم پرسە تێدەگەن و هەوڵی بۆ دەدەن بۆ ئەوەی ئەم پرسە کاری گرنگ و جدی لەسەر بکرێت بەڵام بە دڵنیاییەوە ئێمە تا ئێستا ناوەندێکی تایبەتی زانستیمان نییە لەم بوارە کە هەوڵی جدی لەم بوارە دابێت و ڕاپۆرت و شتانە ینی بخاتە ڕۆ بەڵام ئێمە ئەوەی کە هەیە ینی شتەکان خۆی بۆ پاراستنی ژینگە چۆن بیرکاری هاوکێشەی هەیە ژینگەش هاوکێشەی هەیە یعنی تۆ کاتێک ئاو پیس دەکەی خەڵکیش لەم ئاوە دەخواتەوە خەڵک بەهۆی تووشی نەخۆشی دەبێت و ئەو زیندەوەرانی کە لەناو ئەم ئاوەشا دەژین بە هەمان شێوە ڕوبەڕووی مەرگ دەبنەوە ئێمە بە چاوی خۆمان بینیومانە بۆ ئێمە هاوکێشەیە کە تەنها یەک هاوڵاتی ئاسایی ئەگەر ئەمە ببینێ دەتوانێت بە ئاسایی لەمە تێبگا بۆیە لێرانە ئێمە ئەو راپۆرت و ئەو توێژینەوانی کە با بڵێن لە کۆی جیهانە بۆ ژینگە کراوە ئەو ئاماران دیکە دەیخەنە ڕوو بە دڵنیاییەوە و لەم بوارەش ئێمە هۆشداری زۆرمان داوە چکۆ ماسیانی دەمرن بۆ دەبرن ئەو خەڵکی تووشی نەخۆشی شێرپەنجە دەبێت بۆچی تووشی نەخۆشی شێرپەنجە دەبێت ئەو خەڵکی کە ئیفلیج دەبێت بۆ ئیفلیج دەبێت خۆی هەموو ئەمانەمی پرسیارە وەڵامەکەشی بە دڵنیای پیسبوونی ژینگە باش ئێوەکو پارێزەرانی ژینگە بڵین بە کۆی گشتی جگە لە ڕێکخراوەکەیەوە کۆنتاکتان هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی کە یاخود ئەو کەسانەی کە پارێزەری ژینگەن بۆی پێکەوە تیمێک دروستکەن هەڵمەتێکی تەواو دروستکەن و بۆ ئەوی ئیتر ببێتە یان یاسا یاخود وا لە خەڵکەن هۆشیاریەکی تەواو هەبێ بۆ پاراستنی ژینگە بەڵێ لە باشووری کوردستان ینی نزیکەی سەروی 150 ڕێکخراوی هەیە کە تایبەت لە بواری ژینگە کارە کاتە چەند ئێمە ڕقم ڕاستی بەکەم دەزانین و بەشێکی لەو ڕێکخراوانە چالاکن هەمویان چالاک نین
بۆیە ئەو ڕێکخراوانی کە چالاکن لە باشووری کوردستان بە دڵنیاوی پەیوەندی بەهێزمان لەگەڵا ناهەیە و هەماهەنگیشمان هەیە و لە ڕابردووشدا بۆ کۆمەڵێک کەیس و بابەت یانی ئێمە هەماهەنگیمان کردو بە یەکجار لە ناوچەکانی خۆمان ئەو ڕێکخراوانی کە با بڵێن لە قوشتمان تیا هەیە توانیمان لەو ناوچانە بە یەکجار ینی چالاکیەکان پەیامێکی ژینگە پارێزی بگەێنین و بۆ داهاتووش هەر بە هەمان شێوە ینی ئێمە کەسانێکین باوەڕمان بە یەکبوون هەیە و باوەڕشمان بەوەیە کە پێکەوە دەتوانین پەیامەکان بگەێنین. کاک سەروەرەیەکێک لە فاکتەرە گرنگەکان کە زۆربەی کەسانی پسپۆر ئاماژەی بۆکەن کە هۆکارە بۆ توشبوون بە نەخۆشی شێرپەنجە ئەویش گازە ژەهراویەکانە. منم بابەتە ئەبەسمە و بەکارگەکان هەروەها بە دووکەڵی ئۆتۆمبیلەکان هەیە هەر لە شاری سلێمانی زۆر جار ئەبینین زۆر لە ئۆتۆمبیلەکان بێ ئەوەی هیچ فلتەرێکی هەبێت ئەم دووکەڵە ژەهراویە کات بە سەرچاوی ئێمەیە یاخود بە سەرچاوی هاوڵاتیانی دەور و پشتی خۆی بۆ هیچ لایەنێک نییە بۆ نمونە لەسەر ئەمە قسە بکات یاخود هەوڵ بات فشارێک دروست کات کە ئەزانین سوور ئەزانین ئەمە یەکێکە لە هۆکارەکانی توشبوون بە شێرپەنجە. بە دڵنیایی وایە بەڵام لەسەر ئەمە چۆن قسە نەکراوە ینی قسە کراوە ئێمە من وەک ئاماژەم پێگرێمە ئەمە یەکەم چالاکیمان نییە بەڕاستی چەندین چالاکی جیازمان لەم بواران ئێمە بە ئەنجام گەیاند و ماوەی ڕابردوو ئێمە لە دەربەندیخانەوە وە گروپێکیشمان لە زەڕایان و هەڵەبجەی تازەوە ینی 15 پاسکیل سوار بین کە لێەوە بەڕێکەوتین ئێمە ژیانی خۆمان خستە مەترسیەوە هەر بۆ ناوچەی تانجەرەوە بەڵام کە ئێمە پاسکیلمان بەکارهێنا بۆچی بەکارمان هێنا ئێمە بەسمان بۆ خەڵکی دوورکەوێتەوە لە بەکارهێنانی ئۆتۆمبیل ینی چۆن لێ سەرنجی خەڵک بەلایەن بابەتە ڕابکێشین بۆیە بە دڵنیایی وانی لەم بوارە مەسەرەن پەیامەکانمان گەیاندووە و هەوڵیشمان بۆ داوە و وشاریشمان داوە بەڵام لەگەڵ ئەمە ینی کەمتر بایەخ بەم بوارە دراوە و لەگەڵەوە شابا بڵین کە پەیامەکان گەێنراوە با بڵین دۆسێشی لەسەرکراوە و خراوە دادگاکانەوە ئەوە تا ئێستا چەندێک هەوڵێک بدرێ بۆ بەسزاگەیاندنی ئەو کەسانە بە لێبوردنێکی گشتی هەمویان ئازاد دەکرێن و وەکوایەت و هیچت نەکرد بێت. باشەوە کەیسەکانتان دووبارە نابنەوە دادگاکان یاخود بۆ نمونە پەنا نابنە بەرلایەنێکی پەیوەندیدار بۆ نمونە لە سلێمانیە ینی پێشتر لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکانە زۆر کات باز لەوە کرا کە ئێمە ژینگە ئەپارێزین ئێمە ئەوواکەین ئێمە هیچ لایەنێک هەستا بۆ ئەوی هاوکاری ئێوە بێت. من نازانم بۆم خولەی داهاتووی پەرلەمان بەڕاستی شتەکان چۆن دەبن بۆ ژینگە بەڵام بۆ خولەکانی پێشتری پەرلەمان ئێمە تەجروبەمان لەگەڵا هەبووە پێش ئەوەشی کە ئێمە تەجروبەی ئەوە کە ینی هیوامان خواستەوە کە بۆ جۆرە نەبێت بەڵام من ئێستا کە کۆتایی ئەم خولەی پەرلەمانە ینی چەند مانگێکیان ماوە کە درێژیان کردەوە بۆ خۆیان من ئەوە دەڵێم کۆی ئەوەندان پەرلەمانانەی کە لە بانگەشەی هەڵبژاردنەوە دەستیان بە بانگەشە کردو هەتاوەکو کاتی خاننشین بوونیان بە فلتەری پیسکردنی ژینگا تێپەڕیون باشە و هەمویان ژینگیان پیس کردووە هەر لە هەڵواسین یەکێک لەو پۆستەرانی کە لە شەقامەکانیان و تا دەگاتە فلێکسەکانیان و نازانم کەژاوی ئۆتۆمبیلەکانیان و ئەم بابەتانەی کە دەیبینی بۆیە بە دڵنیاییەوە کاتێک کە تۆ مەسەلەن کەسێک ئەگەر لە بواری ینی خۆی لە بانگەشەی هەڵبژاردنەوە کەسێکە پیسکەری ژینگە بێت بە دڵنیاییەوە ناتوانێت کە کەسێک بێت داکۆکیکەری سەرسەختی کەیسە ژینگەکان بێت وەکو بینیشمان ئێسار لەسەر دەستی ئەو کەسانەیە کە ئەویان کردو با ئەوشمان بیر نەچین کە چەند کەسێکی دڵسۆزیان هەیە بەڵام بەو مانایە نییە ینی کە ئیتر ئەمە کەسانە بەڕاستی بە تەواوی باوەڕی ژینگە پارێزیان هەیە و چونکە من یەک زانیاری ینی پێش ئەوەی ئێمە دەست بۆ چالاکی بکەین لەگەڵ یەکێک لە ئەندام پەرلەمانەکان قسەم کرد وتم کاتێکە یاسای لێبوردنی گشتیە دەرچووە بۆچی ئێوە مەسەلەن کۆمەڵە کەیسەیە تایبەتان کردو مەسەلەن بۆ نمونە کەسانێک ئەگەر بۆ نمونە پارەیان تەزویر کردوێ بەر لێبوردنی گشتی ناکەوێت کەسانێک کە با بڵێن سامانی ئەم وڵاتیان دزیبێ بەر لێبوردنی گشتی ناکەوێت وتمەی بۆ کەیسەکانی ژینگە بەر لێبوردنی گشتیەکەوێت ئایا ئاو سامانێکی گشتی وڵاتە نییە پەیوەندی بە ئاسایشی ئەم وڵاتەوە نییە ئەگەر ینی من پرسم لەوانانی لە فەرهەنگی کەسانی پەرلەمانتارە ئاسایشی گشتی یعنی چی مانای چییە باشە ینی ئەو لە وەڵامە ئەوەی بە منودوتی پرسیارەکەمەوە بوتیم ئایا لە کاتێکە مەسەن یاسایدان دەرکردو ئەمەتان تایبەت کردووە بۆ ژینگەتا تایبەت نەکردووە لەگەڵ ئەمە ئایا هیچ ئەندام پەرلەمانێک هەبوو بۆ منە ڕزایی دەرببڕێت یعنی داکۆکی لە کەیسەکانی ژینگە بکە ئەو لە وەڵامە بە منی ود نەخێر هیچ کەسێک نەبوو کە داکۆکی لەمە بکە یعنی ئەمە 111 ئەندام پەرلەمان کە نوێنەرایەتی کۆمەڵێکی خەڵکی زۆری باشووری کوردستانەکەن یەک کەس نەبێت داکۆکی لە کەیسەکانی ژینگە بکە یەک ئەندام پەرلەمان باشە چۆن پێیان بڵێن دۆستی ژینگە نەخێر دۆستی ژینگە بۆ نمونە پێش ئەوەی بچنە لای ئەندام پەرلەمانەکان بۆ نمونە لە پارێزگای سلێمانیەوە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە دەستان پێ بکردا ینی بە هەندێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئاماژەتان پێکردا لەگەڵ یان قسەتان کردایە لە کاتێکە ئەبینین زۆر کات جایەتی پرۆژەیەک یاخود کەیسێک لەبارەی پرۆژەیەکی کە ژینگە پارێزیەوە ئەکرێت ئێوە هیچ پەناتان بردووە جگە لە ئەندام پەرلەمانەکان بۆ ئەوانەی کە ئەندامی ئەنجومەنی
سلێمانی پارێزگای سلێمانی ئەزانی ئەم قسەی من لە بێهیواییەوە نییە ئێمە هەوڵماندا و هەرگیزیش بێهیوا نابین و بەردەوامیش بە ئیرادە و ئێمە کار لەسەرم کەیسە دەکەین بەڵام کێشەکە وە گوتم ئەم شتە لە باوەڕی ئەواندا نییە یعنی ئێمە مەسەرن کاتێکە مەسەرن لەگەڵان دادەنیشین باسی ئەم پرسیان بۆ دەگەین هەمویان خۆیان بە زەناتر لە ئێمە دادەنێن دەڵێن ئەوە دڵی کاک ئێمە زەناریمانێ دڵێ ئەوە دڵی کاک ئێمە ئیشمان لەسەر کردووە بەڵام بۆ کوا بەرهەمەکانیان چی ئیشێکیان کردو هەتا ئێستا پێم بڵێ یەکێک لەو کارگانەی کە مەسەرن ئەوان ئیشیان لەسەر بێ داخرابی ئەوانەی کە بۆ نزیانیان گەیاندووە یعنی بە سزا گەیاندرابن نەخێر بە قەنەعاتی من هیچ ئیشێکی ئەو دویان نەکردووە بە دڵنیاییەوە بەڵام ئەو بابەتانی کە ئەوان خۆیان ئیشی لەسەر دەکەن کۆمەڵە کەیسێ بەلای خۆیانەوە جێگەی مەبەستە ئیشی لەسەرەکەن بەڵام کۆمەڵێکی ترێکە ژیانی هەزارەها ئینسانی لەسەر بەندە ژیانی هەزارەها زیندەوەری ڕووبارەکانی لەسەر بەندە هیچ گرنگیەک بۆ بابەتان نادەن بۆیە ئەم بابەتە وەک ئاماژەشم پێکرد پەیوەستە بە باوەڕی تاکەکانەوە بۆ ئەوەی ئێمە ئەمە لە باوەڕی تاکەکانە دروست بکەین دەبێت بگەڕێنەوە باخچەی ساوایان و ئەو مرۆڤانەشی کە ئێستا لە ژیانە هەن وجودیان هەیە دەبێت لە ڕێگەی یاساوە ئێمە ڕێگریان لێ بکەین بەڵێ کاتە کاک سەرۆر بەو پێی کە ئێمە هیوایەکی ئەوتۆمان بەدەسەڵاتی ئێستا و بۆ نمونە پەرلەمانتارەکان و هەندێک لەلایەنە پەیوەندیدارەکان بە جۆرێکی ئەوتۆنیە کە پارێزگاری لە ژینگەکەمان بکەن ئەمێنێتەوە سەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئێمە ئەو ڕێگەیانی کە پێویستە بیگرینە بەر بۆ ئەوەی هۆشیارەیەکی زیاتر بڵاوکەینەوە بۆ نمونە ئەگەر من پشت بە حکوومەتەکەم نەبەستم لەوەی ژینگەکەم بۆ پاک بکاتەوە خۆ ژینگەیەکی باشترم هەبێت خۆم لە بەردرگاکەی خۆم لە باخەکەی خۆم لە شوێنی کارکردنەکەی خۆم ئەگەر بە مەودەیەکی کەمیش بێت بتوانم پارێزگاری لە ژینگەکەی خۆم بکەم ئەم ڕێگانە چین کە ئێمە بتوانین لە ڕێوە هۆشیارێکی ئەوتۆ بڵاوکەینەوە بەدڵنیاییەوە تۆ کاتێکە مەسەرەن لە حکوومەت بێئومێ دەبی وە کاتێکە مەسەر لەم شتانە وەکو سیستەم بوو وجودی نییە وەکو دەقیشەدە مەسەرەن جێبەجێ ناکرێت و یاسای لەوە خراپتریش دەردەکرێ بۆی لەم بوارە پێویست تاک ینی بەرپرسیارەتی زۆر گەورە دەکەوێتە ئەستۆی ئێمە ئەوەی کە مەسەرانی بەردەوام ئیشمان لەسەر کردووە ڕای گشتی و تاکە بۆی ئەم خاڵەمان زۆر بەلاوە گرنگە بواری وشیاری لە ئەو ئەکاونتەوە دەست پێکا کە تۆ ئەمڕۆ لە تۆڕی کۆمەڵاتی سەرپەرشتی دەکەی ئەگەر لایانی کەم هەفتانەش تۆ یەک پەیام بۆ پارێزگاریکردن لە ژینگە بکەینی ئەم پەیامەی تۆ ئەگەر چی تۆش پێت وابێ کە کاریگەری نییە بەڵام بە دڵنیاییەوە من پێت دەڵم کاریگەری خۆی بەجێ دەهێڵێ وەوە ئەکاکە کاریگەری لەسەر تاکەکانی ترمان هەبێت بۆیە ئەم لایەنە لایەنێکی گرنگن هەم لە ڕێکخراوەکانەوە دەبێت وشیاری بڵاو بکرێتەوە ینی بایەخی زیاتر بە تۆڕە ئەلکترۆنیەکان و تۆڕە کۆمەڵایەتەکان بدرێ و لەم بوارەش ئێمە کاری باشمان کردەوە لەگەڵ ئەمە میدیاکان زۆر گرنگە کە بایەخی گرنگ بەم بوارە بدەن من بەردەوام ینی کە ئەم پرسیارم لێ کراوە ینی ڕخنەی ئەوم لە میدیاکان گرتووە ینی زۆر جێگەی پرسیاریان جێگەی سەرسوڕمانی گەورەیە ئێمە لە نەوەدەکانە تەنها چەند تەلەڤیزۆنێکی نێوخۆییمان هەبووە چەند تەلەڤیزۆنێکی نێوخۆییمان هەبووە بەرنامەی تایبەت بە ژینگەمان هەبووە هەواڵی تایبەت بە ژینگەمان هەبووە کە لە دەنگی گەلی بڵێم تەلەڤیزۆنی گەلی کوردستانی ئەو کاتە پێشکەش کراوە بەڵام ئێستا ئێمە خاوەنی چەندین کەناڵی ئاسمانین هەتا ئێستا ئێمە یەک بەرنامەی ژینگەیمان نیە هەواڵی ژینگەیمان نییە جا لێرە یعنی بۆ ئەوەی کە من پێت بڵم تەنانەت پرسی ژینگە پارێزی پاراستنی ژینگە لە باوەڕی ئەو کەسانە نییە کە میدیاکانیش بەڕێوە ئەبن تاکتاکە جیایە بەش جیایە بەرنامە جیایە بەڵام لە کۆی ئەو کەسانی کە دامەزراوە کە بەڕێوە بن ئەمە یەکەم پێتان ئەڵێم سیر بکە بۆ نمونەیەمە لەو کەناڵانەی کە هەمانە بایەخی تایبەت بە بواری وەرزش دراوە بایەخی تایبەت بە تەندروستی دراوە بەرنامەی تایبەت بە تەندروستی هەیە هەواڵی تایبەت بە تەندروستی هەیە هونەر بەرنامەی تایبەتی هەیە هەواڵی تایبەتی هەیە کەچی ژینگە نیەتی ئێمە دەبێت بگەڕێنەوە بۆ یەکەم ژینگە یەکە تەندروستی و هونەر و وەرزش ئەمانە دەبێت بخرێتە دوای ئەوەوە وەجگە لەو لە ناوەندی خوێندنی ئێمە شەهر بە هەمان شێوەیە بۆی ئەم لایەنە وشیاریە ئەمە لایەنێکی زۆر گرنگە دەبێت ئێمە لە میدیاکانەوە کاریگەری گرنگیانەیە ئێمە خاوەنی چەندین کەناڵی ئاسمانین من لێرەوە بەڕاستی ئەم پێشنیارە بۆ میدیاکەی ئێوەکەم و هیوادارم کە بێ بە یەکەم کەناڵی ئاسمانی کە بەرنامەی تایبەت بە ژینگەی هەبێ و هەواڵی تایبەت بە ژینگەشیە ئەم هەواڵ و بەرنامانە بە دڵنیایی و پێت دەڵێم کاریگەری زۆر گرنگ و کاریگەری لەسەر تاکەکانی کۆمەڵگا دەبێت دوایین داواکاریتان وەکو هۆشیاری بۆ خەڵک یاخود داواکاری بۆ حکوومەت چییە؟ ئێمە باوەڕمان بە خەڵک هەیە بەگەلەکەی خۆمان هەیە و باوەڕشمان بەوە هەیە کە تاکەکان دەبێت خۆیان ژینگی خۆیان بپارێزن پەیامەکە تەنها ئەوەیە ئێمە هەمومان لەسەر یەک کەشتین ئەم کەشتی ئەگەر کوونێکی تێ ببێت هەمومان نقمی ناو ئاوەکە دەبین بۆ ئێمە کە نقم نەبین پێویستە ئێمە ژینگە بپارێزین و لەم بوارەشە ئەگەر هەرێکێک لە ئێمە بە فیڕۆدانی ئاوەکەی بێکە لە ماڵەوەیەتی و بە فڕێدانی یەک کلێنز بێ بۆ سەر شەقامەکە ژیانی خۆی خسۆتە مەترسیەوە بۆ ئەوەی بە کورتی تەندروستی تۆی تاک و تەندروستی خێزانەکەت پارێزراو بێ پێویستە تۆ دۆستی ژینگە بیت ئەگەر دۆستی ژینگە نەبیت خۆت خێزانەکەت و کۆمەڵگاکەت باجی گەورە دەدات لەم بوارە کەویش ڕوبەڕووبوونەوەی مەرگە
بەڵێ بەو هیوایی هەوڵەکانی ئێوە وەکو ڕێکخراوەکانی پارێزگاریکردن لە ژینگە هەروەها دەنگی ناڕەزای هاوڵاتیان سەبارەت بە پیسبوونی ژینگە جێ خۆی بگرێت و ئەو هیوایانەمان بێتە دی بەڕێز سەروەر قەرەداغی پارێزەری ژینگە و سەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان دووبارە زۆر بەخێر بێت. سپاس بۆ تۆ. بەڕێزان ئەچینە لای راپۆرتی تایبەتی کورد نیوز سەبارەت